سڵاوتان لێبێت. دوا بە دوای ڕووداوەکانی هەفتەی شوبات کۆمەڵێک مامۆستا و خوێندکاری زانکۆ لە چوارچێوەی گروپی زانکۆدا هەڵوێستی خۆیان ڕاگەیاند و بەشداری خۆپیشاندانەکانیان کرد. دوای ئەوەش لە ڕۆژی 19 نیساندا چەند چەکدارێکی حزبی هەرەمی زانکۆیان بەزاند و چەند مامۆستا و خوێندکارێکی زانکۆیان دەستگیر کرد و بە گوتەی خۆیان ئەشکەنجەیەکی زۆریاندان و سوکایەتیان پێکراوە. ئەم مەسەلەیەش لە ناوەندەکانی زانکۆدا هەڵبەتە لە ناو خەڵکی ئاسایشدا ناڕزایەکی زۆری نایەوە. بۆ قسەکردن ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە و ڕەهەندەکانی بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا دکتۆر شێرکۆ محەممەد ئەمین مامۆستای زانکۆ بە خێراتن دەکەم، کاک سەربەستمەنمی خوێندکاری زانکۆ، کاک دلێر عەبدولخالق خوێندکاری زانکۆ باسەکە دەخینە بەر قسەکردن و وردکردنەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بەکراوەیی زۆر بە خێراتنتانەکەم، هەروەها بە خێراتنی میوانەکانی تریشمەکەم لە ناو ستۆدیۆ. دەمەوێت سەرەتاش ئاماژە بەوە بدەمکەوە ئێمە دەبوو هەفتەی ڕابردوو ئەم ئەڵلقەی ئەم بەرنمەیە تۆمار بکەین لەسەر ئەم تەوەرە. داوامان لە کۆمەڵێک لە مامۆستای زانکۆ کرد بەشداری بکەن لە بەرنمەکەماندا، پەیوەندیمان بە ژمارەیەکی زۆریانەوە کرد، بەڵام بەداخەوە کەسیان یان نەیانتوانی یان ئامادە نەبوون بێن بەشداری بکەن لە بەرنمەکەدا. هیوادارین ئەمڕۆ توێژێکی چڕوپچڕ بکەین. سەرەتا مامۆستا شێرکۆ دێمە لای جەنابە دەپرسم، ئایا زانکۆ کە شوێنی زانست و معریفەیە، شوێنی خوێندنە، لە هەمان کاتتا شوێنی هەڵوێستی سیاسی و خۆپیشاندانیشە؟ زۆر سپاس. من سەرەتانگەر ڕاستکردنەوەی بکەم ئەگەر بە هەڵانە چوو بێتم. گروپی زانکۆ زیاتر گروپێکی خوێندکاریەوە، خۆیان لێرە ئامادەبوونیان هەیە، خۆیان خۆڕسکانە لە ئەنجامی شعورکردنیان بە لێپرسرایەتی و لە ئەنجامی هەستکردنیان بەو نەهامەتیانەی یاخود بەو ڕووداوە خوێناویانی کە بەسەر کۆی کوردستان و توانین بڵێن شاری سلێمانی شاهاد لە ڕۆژی هەفتەی شوبات بەدواوە ئەوان بۆکو هەڵوێستێکی خۆیان ئەو کاریان کردووە و دوجاریش کۆمەڵێک مامۆستا هەم لە ئەنجامی بڕوابوون بە ڕەوایەتی قەزەکان، هەم لە ئەنجامی ئەوەی کە ئێمەش ئینسانی ئەم کۆمەڵگایان و ناکرێت تۆ دابڕاوبی لە کێشە و نەهامەتەکانی کۆمەلگا، هەروەکو چۆن لە ڕابردوو شامن وەکو خۆم زۆر لە هاوڕێکانیشمەوە زۆر لە مامۆستایانیش و ڕەنگە حیزبە سیاسەکانیش ئەو شایەتیە بن کە سەروەر شانازی بۆکەن کە خوێندکار و مامۆستا لە ڕێزەکانیان کاری کردووە. بۆیە من ویستم ئەوە بڵێم دوو هەمیشان ئەوەی ئێمە لە ڕاستیان وەکو خۆم کە لەگەڵ 5 هاوڕێی ترم وەکو مامۆستا دکتۆر عەلی تاهیر بەرزنجی و دکتۆر ڕێزان و دکتۆر نیازی و مامۆستا شازاد و مامۆستا ڕێبین، ئێمە لە ڕۆژی 19 نیسان ئەکرێەوەی ئێمە گرتنیش نەبێت لە ڕاستیەوە ئێمە ڕفاندنە لە ئەنجامی ئەوەی کە هێزێکی ئامادە لەگەڵمانە هەل لە ساتی دەرچوومان لە ناو زانکۆوە بە شێوەیەکی زۆر ورد و پلان بۆ داڕێژرا و چاودێریان کردوین وە ئاراستەی پاسەکانیان گۆڕی بۆ ئەو شوێنی قولە ڕێیسی و ئەوەی ویستیان و ئەوەی پلانیان بۆ دانابوو ئەوەی بەرنامەیان بۆ دانابوو کردیان. دکتۆر شێرکۆ دوایی دێمەوە سەر ئەو وردەکاریانە حەز دەکەم دوایی بۆ بینەرانی باسکەی، بەڵام سەرەتا پرسیارەکەم ئەوە بوو هەندێک لە خەڵک دەڵێن نەدەبوو لە ناو زانکۆدا خۆپیشاندان بکرێت و خوێندن با بڵێن ڕابگیرێ، یعنی ئەمە ڕاستە؟ بێگومان من ویستم وەڵامی پرسیارەکە بدەمەوە، بەڵام ئەو ڕاستکردنەوەیم گرنگ زانی لە سەرەتاوە. لە ڕاستیە زانکۆ بەشەکە لە کۆمەڵ، ینی خۆ زانکۆ لە ئەسێرێکی تریا نییە و کۆمەڵ ئەسێرێکی ترابێ. ئێمە هەمومان بە نەتیجە خەڵکی ئەم وڵاتین کە لە وڵاتێکە کارەسات هەبێ، کە لە وڵاتەکان ناخۆشی هەبێ. منەوەکو چۆن لە قسەکانی پێشوش ماوتم، یعنی چ خێرە هەموو سەرکردە سیاسەکانی کوردستان دروشمان هەیە و قسەیان هەیە لەسەر خوێندکار، لەسەر قوتابی، لەسەر مامۆستا کە بەنەوەی زۆر ئازایان نەزانن و بۆ نمونە بەسەری ڕمیان نەزان لە هەموو شۆڕش و بەرخودانێکە و هەر لە تازەترین چاوپێکەوتنی ئەگەر بە هەڵا نەچوو بێتم سەرۆک کۆماری عێراق و سکرتێری شێتی نیشتیمانی کوردستانە لەو ڕۆژانی پێشوەکەڵ خوێندکارانە باسیەوە کاکە زۆرێک لە سەرکردەکان لە خەباتی خوێندکاریەوە پێگەشتون. واتە یان تۆ ناکرێت بە پێوانەیەکی دووفاقی ماوەڵ لەگەڵ ڕووداوەکانە بکەیت. ئەگەر لە ڕۆژانی پێش ڕاپەڕینە ڕەوایەتی هەبوو بێ کە خوێندکار و مامۆستا بەشداری لە شۆڕشی ڕزگاری خوازی کوردستانە بکەن و ئەوە بە دەستکەوتێکی گرنگ و بە سەروەریەک بوویان لە قەڵەم درابێ، ئەوە ئەگەر مەسەلە بێتە سەر ستەم وەگەر مەسەلە بێتە سەر ناعەدالەتی وەگەر مەسەلە بێتە سەر ئەوەی کە ناحەقی هەیە لە کۆمەلگا، ئەوە ئێستاش
ناحقی هەیە لە کۆمەلگا کەواتە چۆن لە ڕۆژگاری ڕابردووە جۆرێک لە شانازی بووە و ڕەوایەتی هەبووە و ئەبێ لێرەشا ئەم وێنێ ئاسایی وەرگیرێت واتە نابێت تۆ کاتانی کە خۆت ئیشت پێیەتی بە شتێکی باشی بشوبهێنی بەشداریکردنی خوێنکار و مامۆستا و زانکۆ دوجار ئەو کاتی کە یەتە قسێتە سەرخۆت بە شتێکی خراپی بشوبهێنی بۆیە بە بڕوای من ناکرێت کۆمەلگا وە زانکۆ ئەم دوانە لە یەکتی داببڕن بەداخەوە ئەوەی کە ساڵانێکی زۆر واتوانم بڵێم بەشێک لە میدیای کوردیش کاری لەسەر کردووە ئەوە بووە کە تەنها زانکۆیان لە شێوەیەکی زانستیە لە قەڵم داوەوە بە دیوێکی تریشا ڕەنگە ئێمە ڕخنەی ئەوەمان لێ ژیرابێ زۆر لە ڕاگەیانی کوردی زۆر لە ڕۆژنامەنووس و ڕەنگە هەندێک لە ڕۆشنبیرانی کوردیش ڕخنیان لە زانکۆ گرتی بێ کە زانکۆ لە ڕووداوەکانی کوردستانە ئامادەیی نییە یاخود بەشداری نییە ئێ باشە من کە بەشداری ناکەی ڕخنەوە لێ بگیرە بەشداری بکەی هەر ڕخنەوە لێ بگیرێتوانە من بەش بە حاڵی خۆم بە نەتیجە ئێمە مرۆڤین و زانکۆ ئەبێ نەک هەر ئەبێ بەشدار بێ بەڵکو دەبوو زانکۆ ڕابەری ڕاستەقینەی ئەو جوڵانەوانە بووایانی واتە ئێمە ئێستا ئێمە کەم تەرخەبیمان کردوە نەک لەوەی کە زیاتر ڕۆیمان کردێت. زۆر سپاس دکتۆر دێمە لای جەنابی کاک سەربەست دکتۆر شێرکۆ ئاماژەی بەوەیە کەوە زانکۆ دانابڕێ لە کۆمەلگا زانکۆ بەشێکە لە کۆمەلگا و بەشێکی زیندوو کاریگەری ناو کۆمەلگایە بە دیوێکی تریشە ئەو هەڵوێستەی کە هاوڕێکانت لە بابڵین لە ناو زانکۆیە ڕانگەیان لە چوارچەوەی گروپی زانکۆیە بۆچی هەمووتان یان وەکو زانکۆ بە زۆرینەکەی ئەو هەڵوێستەتان دەرنەبڕی یان بۆچی بەشێک دەریان بڕی و بەشێک دەریان نەبڕی بەڕاستی پێویست ئێمە کە باسی ڕووداوەکانی حەڤێ شوبات دەکەین هەندێک جا گرێنەوە بەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆیەن و بەو شەپۆلەی کە ناوچەکانی ڕۆژهەڵات ناوەڕاستی گرتوێتەوە لە ڕاستیە جۆرێک لە تەقلید و دووبارکردنەوە هەبوو بۆ هەرێمی کوردستان شوبهاندنی بە ناوچەی تر کە هاوشێوەی هەرێمی کوردستان نییە لە زۆر ڕوانگەوە ڕەنگە چەند خاڵێکی هاوبەشی ئاسان و سادە و هەبن کە هیچ کاریگەریەکی تۆیان نەبێت لە سەرێمی کوردستان گروپی زانکۆ ئێمە بۆ خۆمان کاک دلێر ڕەنگە شادیە بۆ ئێمە بات کە ئێمە سەرەتا بەشێبوون لەو گروپە بەشێبوون لە ناڕەزایەتی خەڵک و تەرەحمان هەبووە پێشنیارمان هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەر لەوەی بگاتە ئەوەی کە لە مامۆستای زانکۆ بدرێ بەر ئەوەی لەوەی بگاتە لە خوێندکاری زانکۆ بدرێ بەڵام کاتێک حرەمی زانکۆ پێشە لەکرێت لەلایەن داڕێژەرانی یاساوە لەلایەن ئەو دکتۆرانەی کە خۆیان بە بەرگری کار لە یاسا ئازانن کە ئەندام پەرلەمانن لەسەر لیستی ئۆپۆزیسیۆن گروپی زانکۆ پێێنێتە قۆناغێکی تر و گروپی زانکۆ بەڕاستەوخۆ لەمە بەدواوە تەمسیلی سێبەری ئۆپۆزیسیۆنەکان وەچی تر گروپی زانکۆ گروپێکی خۆڕسک نییە کە دکتۆر شێرکۆ لە سەرەتا باسی کرد وتی گروپی زانکۆ گروپێکی خۆڕسکە کۆمەڵێک خوێندکار و قوتابی زانکۆ هەستاون بەوەی کە گروپێ دروستکەن تعبیر لە ناڕەزایی خەڵکی کوردستان بکە ئەم گروپە زیندووە لە حقیقەتان ڕاستە زانکۆ ناوەندێکی زیندوی کۆمەلگایە کۆمەلگای ئێمە بخۆی کۆمەلگایەکی پێشکەوتونیە و ئاشترا لە هەمومان کە ئێمە لە جیهانی سێمین لەبەرەوە زانکۆی ئێمەش بەشێکە لەو جیهانە بەڵام بە هەموو پێوەرێک ئێمە زیندوترین شوێنی کۆمەلگاکەمان ناوەندی زانکۆیە قوتابی زانکۆیە دکتۆری زانکۆیە مامۆستای زانکۆیە بەڵام کاتێک هەموو شتەکانی ئێمە لە وڵاتە نەک بە حیزبی بە سیاسی ئەکرێت تەنانەت لایەنە کۆمەڵایەتیەکانمان لایەنە پەیوەندی سۆزداریەکانمان بە سیاسی ئەکرێت ئیتر ئێمە تووشی ئەو قەیرانە بین کە هەموو شتێک لە سیاست تا ببینەوە تۆ باوەڕت وایە کەوا بەشداریکردنی ئەو مامۆستایانە حرەمی زانکۆی شکاندووە یان با بڵین نەدەبوو ئەوە بکەن دوایی دەگەڕێم و لای دکتۆر شێرکۆش و پرسیارە حەز دەکەم لە جەنابیشی بکەم و ئەمەوێت ئەگەر کاکدلێر وەڵامی ئەو پرسیارم باتەوە ئایا ئەوەی کە ئێوە کردتان حرەمی زانکۆتان پێبەزان ئەوەی کە ئێوە کردتان تعبیر نەبوو لە یان بەشداریکردنێک نەبوو لە هەڵوێستی سەرجەم کۆمەلگا فەرموو من مەبەستم لە قسەکانم ئەوە بوو تا کاتێک خۆپیشاندانی گروپی زانکۆ لە ناو حرەمی زانکۆیە بوو شێوازێکی مەدەنی هەبوو لەو گۆڕەپانەیە کە بەردەوام لە ناو زانکۆی سلێمانیە هەر مناسەبەتێکە بێ لە ڤالانتاینەوە تا یادی ئەنفال و تا هەر شتێکی تر لەوێ ئەنجام درراوە هیچ گیر و گرفتێک نەبووە ڕێز لە ئیرادەی خوێندکار گیراوە ڕێز لە ئیرادەی قوتابی گیراوە ڕێز لە ئیرادەی مامۆستا و دکتۆری زانکۆ گیراوە کاتێک حرەمی زانکۆ پێشێ لەکرێت لەمە بەدووە خڕوقادێتە پێشەوە لەمە بەدووە فەوزایەتە پێشەوە لەمە بەدووە خەڵکی تریش قسەیە بێت لەبەر حرەمی زانکۆ لەلایەن سێ ئەندام پەرلەمانی ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆنەوە بەزێنرێت کە خۆیان بەداڕێژەری یاسا ئازانن لە وڵاتە یاساکانی ئەم وڵاتە
ئەخەنەژێ پرسیارەوە حرەمی زانکۆ ئەخەنەژێ پرسیارەوە ڕێگە خۆش ئەکەن بۆ خەڵکێکی تریش لەسەر زانکۆی سلێمانی قسەی هەبێ لە دەرەوەی زانکۆ بێت بڕیار بۆ زانکۆ بات کار لە ناو زانکۆ یا بکە بچێتە ناو زانکۆ. باشە دوای ئەگەڕێمەوە سەر چەمکی بەزاندنی حرەمی زانکۆ هەڵبەتە بە چەند شێوازێک حرەمی زانکۆ بەزێنراوە بەس من دەمەوێت سەرەتا کاگلێر وەڵامی ئەو پرسیارم باتەوە ئایا ئێوە داخوازیەکانتانی ئێوە هەستان بەچی کرد بۆچی چوونە پاڵ خەڵکەوە ئایا دەبوو بچن یان نەدەبوو بچن لەژێر تایتڵی زانکۆ کارخانەی بەرەمهێنانی تووتی نییە بەڵکو شوێن و مینبەری دروستکردنی خەڵکی قسەکەر و بەرپرسیارە لە دوای کارەساتەکەی هەفتەی شوبات و بەمەرگ سپاردنی گەنج و خەڵکی ئەم شارە لە بەردەملقی چواری پارتی دیموکراتی کوردستان ئیدی قسەیەک نەما بۆی خوێندکارانی زانکۆی سلەیمانی لە هۆڵی محازەراتدا خەریکی خوێندنی دیراسات و پسپۆڕی خۆمان بین بەڵکو کاتیەوە بوو لەگەڵ مستەمع هاوتەریب لەگەڵ خەمەکانی مستەمع هاوتەریب لەگەڵ فرمێسک و خەم و ئازارەکانی خێزانە زامدارەکانی سلێمانی پارێزگای سلێمانی بینە دەنگ و قسە بکەین گروپی زانکۆی سلێمانی دامەزرا هەمومان بە یەک دەنگ بەرگریمان لەوە کرد کە چیدی پێ ناکرێت لە هەرێمی کوردستاندا یاسا بخرێتە ژێر پێ پێویستمان بە کۆمەڵگایەکی بەرپرسیارە چیدی حەزبی حکومڕان ناتوانێت خەڵک بکوژێ و دوای کوشتنیش خەڵکا بە تیرۆرست ئەم حاڵەتە دەیەژەیە کێشە خۆگەر خوێنکاری زانکۆ بێدەنگ بێ خۆگەر زانکۆ وەک مینبەرێک و موەسسەیەکی گرنگی علمی و معریفی لەم شتانە بێدەنگ بێ لە ڕاستیدا ئێمە گومان دەکەین ئەی چێ قسە بکە ڕاستە ئەم حاڵەتە بۆ یەکێتی و پارتی چاوەڕوان نەکرا بوو چونکەوان 18 ساڵە فێریەوە بوون هەموو شوێنەکان هی ئەوانن لە دوای هەفتەی شوباتەوە زانکۆی سلێمان هی ئەوان نەما کۆمەڵە خەڵکی دموچاوی نوێ دروست بوون ڕابەرایەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی و گربوونەوەیەکی گەورەی شەقامی ناڕازی و زانستخوازی زانکۆی سلەیمانیان کرد و بەدەسەڵاتیان وت چیدی بێدەنگ نابین لە ئەس ئەو هەموو نەهاقەی تۆ بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگایەکەی بە خوێنکاران و بە گەنجانیشەوە لە ڕاستیدا من لەم بەرنامە نامەوێت دوور و نزیک وەڵامی کەسێ بەمەوە هەندێک قسەی گشتیم هەیە ئەیکەم و ئەڕوا بەسەریان یەکێک توانێت قسەی لەسەر بکە لەوەی کە لەم دنیایەک مشکیلەمان هەیە یعنی هەندێک خەڵک هەیە کە جۆرێک لە جۆرەکان سەر بە دەسەڵاتە یان لە ئیمتیازات و لە بەشە بەهشتەکەی دەسەڵات دەخوا هەمیشە خەریکی بە هەڵەکردنی ڕاستیەکانە هەموو شتێک هەم ڕاستیەکە بە هەڵە لە پێنا ئەوەی ئامانجی حەزبەکەی خۆی سەرخاک لە کاتێکدا بۆ خۆشی قوربانیکی گەورەی ئەم سیستەمەیە شەڕێم جارەی زانکۆی سلێمانی شەڕ نەبوو لەگەڵ یەکێتی و پارتی شەڕ بوو لەگەڵ سیستەمێک کە پێویستم سیستەمە بگۆڕێ یعنی لە ڕاستیدا گروپی زانکۆی سلێمانی کە دروست بوو ڕاستەوە خۆ دژایەتی هیچ سەرکردەیەکی سیاسی هیچ کارکتەرێکی سیاسی و کۆمەڵایەتی و هیچ ڕێکخراوێکی پیشەیی نەکرد بەڵکو خەمێکی جواتی گەورەیەمەی کۆ کردەوە و لە ناو زانکۆی سلێمانی پڕبەگەرومان هاوارمان کرد عەدالەتمانەوێ هاوارمان کرد ئەوانەی تۆمەتبارن بە کوشتنی ئەو خەڵکانەی هەفتەی شوبات لە بەردەمیلقی پارتی کوژران و ڕۆژانی دواتر و ئەوانەی تۆمەتبارن بەڵکتانە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن و ئیفلاس پێکردنی کەناڵەکانی ڕاگەیاند ئەمانە دەبێت برێنە بەردەم دادگا ئێمە بەرگریمان لە سەروەری یاسا کرد ئێمە ئەو کاتێک کە ویسمان بچین بۆ بەردەمی دادگای سلێمانی ویسمان بەدادوەرە بە ڕێزەکان بڵین کاتێتی ئیستیکێک بکەن و کاتی ئەوەیە کە لە ڕاستیدا جۆرێک لە متمانەی خەڵک بۆ دەسەڵاتی قەزا بگێڕنەوە ئەزانی لەسەرەوەی کە ئێمە حرەمی زانکۆمان بەزاندووە ئەمە من قسەی زۆرم پێ لەسەرەوە ئەگەر مەجای ئەوەماگەڕینەوە سەر ئەوە حەزەکەم ئەو پرسیارەیە کەم سەرەتا لە دکتۆر شێرکۆی بکەم زۆر سپاس بە وەڵامەکانی دکتۆر ئێوە بۆ حرەمی زانکۆتان بەزاندیان ڕاستتر بڵێم وەکو کاکسەربەست وتی ئەو پەرلەمانتارانە بە حەقێک چه حەقێک هاتن حرەمی زانکۆیان بەزان زۆر سپاس من ڕاستە پێم خۆش و کاکسەربەست وەکو خوێنکارێ قسەی کوردانێک وەکو لە پرسیارێکی زانکۆ بە بڕوای من هەندێک شتێ لە وڵاتە زۆر ئەوترێتەوە و ینی وای لێ هاتووە شتەکان بێتان بۆ لە ڕاستیە جارە کەس نازانێت پێناسی حرەمی زانکۆ چییە من بڕوام وایە ئەو پێناسێکی زۆر مەتاتیە خۆزگە بۆیان ڕوونکردینایەوە حرەمی زانکۆ چییە وە خۆزگە بۆیان ڕوونکردینایەتەوە ئەوانە لەکوێ ینی کوێیان بە پیرۆزی یەشتۆتەوە ئەو نەخەمی زانکۆیانە ینی چ شوێنێکی ئەم کۆمەڵگای کوردیە هەیە سیستەمی حیزب سالاری لە کوردستان دەستی بۆ نەبرد بێت من لە ڕاستیان نابم بە نوێنەری ئەو ئەندام پەرلەمانانی کە لەوێ هاتون قسەیان کردووە بەڵام وەکو لایەن ئەخلاقی خۆم وەکو لایەنێکی ئێوە هاتون باوەڕ ناکەم وەکو نوێنەری ئێمە هات بێتن بەر لە هەر شتێک ئەو سیانە ئەو سێ کەسە هەر سێکیان مامۆسای زانکۆن و ئەوانە بە ئوسوڵی قانونی هاتوتن ناو زانکۆوە من بڕوا ناکەم بە پەڕەشوت ئینزالیان کردبێ هاتوتن ناو خەڵکا دابەزی بێتن لابد بە دەرگایەکە هاتوون
بە دگای گاتونتە ناو زانکۆکەوە. دوجار ئەوانە ئەندام پەرلەمانیش لە خەمی خەڵکایە و بێ ناو خەڵکا بێ و ئەبێ ڕاو خەمی خەڵک بێتەوە بۆ ناو هۆڵی پەرلەمان، ینی ئەمانە لە ڕاستیا خۆ چیان کردووە کە هاتوون. دوجار هاتووەتە ناو خوێنکارەکانەوە بڕوام وایە خوێنکارەکان خۆیان ڕایان کێشاون بۆ قسەکردن. ینی من لەمەیان زۆر دڵنیام کە خوێنکارەکان خۆیان ڕایان کێشاون بۆ قسەکردن. باشە ئەمانە ئەندام پەرلەمانن نوێنەری خەڵکن و ئەندام پەرلەمان بەداخەوە لای ئێمە ئەندام پەرلەمان ینی ئەم هەموو ئەتەچێتی لێوە ئاڵێن و ئەبێتر لە ناو سیارەیەکا بێت و ئەبێ زۆر تایبەتی بێت و ئەبێ کەس نەیبینێت و بێت لەڵی خەڵک نەبێت و من بەش بە حاڵی خۆم ئەو ئەندام پەرلەمانم پێسەر کەوتووە کە هەمیشە ناو خەڵکا بێت نەک لە نووسینگەکەی خۆیەوە لەوێەوە ڕووداوەکان بینێت و خەڵک بینێتوانە واتە ئەمانە لە خەمی خەڵکان و نوێنەری خەڵکن و پێویستە خەمی خەڵک بنەوە بۆ ناوەڵی پەرلەمان. دوجار ئەوان هاتوون لەسەر شتێکی هەبوو قسەیان کردووە واتە ئەوان نەبوون یەکەم کەس قسەیان کردبێت و لە دوای ئەوە خۆپشاندان دەستی پێکرد بێت. دۆخێک هەبووە و خەڵکەکە بە زۆر ئەمانی ڕاکێشاوە و ئەوان قسەیان کردووە و من بڕوام وایە زۆر پێش ئەوان ئەندام پەرلەمان هاتۆ ناوزانکەوە من ناو ناڵم لە ڕاستە لایەن یەخلاقیم ڕێگەم پێوە نادا ناویست ئەندام پەرلەمانێک بڵم لێرەوە بەڵام زۆر دڵنیام و زۆر لە زانیارەکەم متەئەکیدم کە زۆر پێش ئەوان ئەندام پەرلەمان هەبووە هاتوتە ناو زانکۆوە و چۆتە ناو کۆبوونەوەی زانکۆشەوە هەڵبەتە لە سەرتاوە خۆتان ئاگادارن بەڕێ سەرۆکی زانکۆ لە کۆمەڵێک لە مامۆسایان چوو بوونە ناو خوێنکارانەوە و ئەوانە ئەوەندەی من زانیاریم هەبێت لەگەڵ بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران قسەیان کردووە لەگەڵ ینی من بڕوام وایە هەندێک لە ئەندام پەرلەمان چوونەتە ئەو کۆبوونانەشەوە باشە بۆ ئەوان شکانی حرەم نییە هیچ سیفەیەکیان نەبوو چوون لەو کۆبوونانە دانیشتون عەجەبا بۆ سێ ئەندام پەرلەمانی بەس تەنها لەبەروی ئۆپۆزیسیۆنن ئەتر ئەما بێ بە شکانی حرەمی زانکۆ لە ڕاستیە لەسەر داواکارەکانی خۆپشاندان و ئەمە سەرۆشی هەرێم سەرۆشی ئەنجومەنی و ینی باڵاترین دەسەڵاتەکانی کوردستان داواکاری خۆپشاندانی بە داواکاریی شەرعی ناساندووە باش ئەمانەش هاتوون قسەیان لەویا کردووە و یانەی بنەوە بەناو پەرلەمان لە ڕاستیە زۆر بەداخشۆ کاکسەربەر هەزم بۆ مەسەلەی فەوزا و ئەو شتانە ئەهێنێتە ئاراوە من بڕوام وایە هەموو ئەوانەی کە خوێنکاران تیا بەشدار بووە هەمووانی خوێنکاران تیا بەشدار بووە نمونەی جوانترین ڕێپێوان و ئەوانە بڕۆمە ناوبڕێکی کورت و دوایی دەگەڕێمەوە بۆلاتان بەڕێزان دەچینە ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵاتان بۆ درێژەتان بەو توێژەکە.